موضوعی پارە یعنی من باس لەوەم نەکردووە کە پارە هیچ نییە. مشکلە ئەوەیە کە پارە خۆی بە خودی خۆیان دەبێت ئامانج. یعنی ئێمە نازانین پارەمان بۆچی دەبێت. ئەمە کێشەکەی. تۆ پارەت دەبێت تەنها بۆ ئەوەی زیادکەین. مڵکیش پارەیە. پارە شتێکی یعنی پارەیە کە دەتوانێت بیکەی بە مڵکە دەتوانێت بیکەی بە پارە. ئێمە مڵکەکان زیاد دەکەین، پارەکان زیاد دەکەین، خانووەکان جوان دەکەین لەبەرەوەی لەناو قمارەکەین. من لە شوێنێک باسی ئەم قمارەم کردووە کە ئێمە دەکەین لەسەر قمار دەکەین، بەڵام لەم قمارە پارە نادۆڕێنی. قمارەکە قمارێکی سایکۆلۆژیە. مشکیلەی بەهای پارەیە لەناو مێشکی ئێمە. ئێمە چۆن پارە دەبینی؟ مشکلە لەوانەیە پارەت هەبێ یان نەبێ، زۆرت هەبێ یا کەم. کێشەکە ئەوەیە پارە چییە لای تۆ؟ تعریفی چییە؟ یعنی لای گەنجێکی ئەوروپی پارە ئەو تعریفەی نییە کە لای گەنجێکی ئێمە یا خەڵکی ئێمەیەتی. لای ئەو ئیش لە پێشە. ئەو خەیاڵی لای ئەوەیە هەمیشە چۆن ئیشی دەستکەوێت. خەیاڵی لای ئەوە نییە کە چۆن پارەی دەستکەوێت. و اقتصادی وڵات دابووری وڵات لەسەر ئیش دروست دەبێت. ئیش پارە دروست دەکات. لەکوێ ئیشە بوو اقتصادێکی جێگیر هەیە. لەکوێ پارە هەبوو ئیش نەبوو ئەو اقتصادە ئەساسی نییە. ینی ئەو بناغەیەی کە اقتصادی وڵات لەسەری جێگیر دەکرێت ئیشە. نەک پارە. ینی پارە نابێتە بنیادی ژێرەوەی اقتصادی، ینی ئەوە بنیادە ژێرەکی کە هەیە. ئیش دەبێتە بنیادی ژێرەکی. و من نەمبینی ڕۆژێ لە ڕۆژان لە دوای ڕاپەڕینەوە حتا ئەم ساتەی کە ئێستا منیتیا هەم خۆپیشاندانە بکرێت داوای ئەوە بکرێت کە ئیش نییە، ئیشمان دەوێت. بەڵام ڕۆژانە خۆپیشاندان دەکرێت کە موچەمان دەوێت، پارەمان دەوێت. وەرچی خۆپیشاندان کراوە تەنانەت من بیرمە لە فترەی ئێمە و کاتەی لە زانکۆ بووین تەلە بە هەرگیز خۆپیشاندانێکی نەکرد بڵێ فێر ناکرین، ئیش فێر ناکرین. ئەو ئیشەی کە دەبێت لە زانکۆ فێری بیت ئەو پیشەیە کە تۆ دەچیتە ئەو بەشە بۆ ئەوی و پیشەیە فێربی. کەس مشکلەی ئەوەی نەبوو کە فێری پیشەکە نابێت کە دواتر تۆ بەو فێربوونە دەچیتە ناو ئیشەوە ئیشەکە دووزە. مشکلەکە مشکلەی ئەوە بوو کە مانگانەکەیان پێ نادرێت، نازانم 150 دینار بوو چەند بوو. مشکلەکە من بیرمە دکتۆر فەرهاد لەسەر یەک شت مزارەیەکی دروست کرد تۆ لەبێ کۆ کردەوە، یعنی لەسەرەوەی سۆپایان نیە لە ناو یەک کەسم نەبی بە فەرهادیشم نەبینی لەسەر جادەکان هاوار کا بڵێت تەلەبەکان کۆکاتەوە بۆی کە فێر نابن، چونکە ئەویش مشکلەی نەبوو کە تەلەبە فێر بێیانە. و ڕێکەوتنیە گەبوو لە بینی مامۆسا و تەلەبا لەسەر ئەوەی نە ئەم فێرکان ئەو فێر بێت. و من یەکەم جار کات دووەم ساڵی زانکۆم بوو، ینی سێر دەکەم، ینی هەوڵ دەدەم بەس هیچ جێگە ناگرێت. دواتر سێر دەکەم ڕێکەوتنیەکی زمنی هەیە، ڕێکەوتنێکی شاراوایە لە بینی تەلەبە و مامۆستا. بۆچی؟ بۆ ئەوەی تۆ پیشەکە فێر نەبیت. و لە 2007 ئیدریس ئادی سەرۆکی وەزیری خوێندنی باڵا بوو، ئێمەی کۆ کردەوە مامۆستا، وتی ستراتیژی خوێندنی باڵا دروستکردنی بەتاڵەی مقەنعە، وا دەبێەوە ئێوە بزانن ئێمە ئەم گەنجانەمان نەهێناوە بۆی فێبن، بۆ ئەومان هێناون بۆی ئێرە نەبن بە چەقۆشە، لەبەرەوە دەبێمیان دەچێنن. ئەمە منی تووشی شۆک کرد، بەس یەک لەو مامۆسایانەم نەبینی لەناو قەعەکە بجوڵێتەوە. من لێرەوە ئەو ڕێکەوتنەم دەبینی کە کراوە لە بینی تەلەبە و مامۆسا و وەزارەت و هەمووی پێکەوە. و ئەمە زروفێک بوو کەس بیری لە ئیش نەدەکردەوە. بیری لەوە دەکردەوە پارەیە گەبێ بیدا بە قوتێنا نازانم چییە بێ چییە بە چی بێ ئەمانە. ئەم فکرەیە تا ئێستا ئێمە لەناو ئێمایە، تا ئێستا معنای پارە لەلای ئێمە نەگۆڕاوە. من باسی دەکەم
پارەداری و بێپاری و زۆد و تەسەوف و ئەمانە نییە. من کەسێکم مەوزوعی زۆد لەلام شتێکی مەرفوزە. من زاید نیم وەقەدیش زۆدم ناوێت و مەوزوعەکەم ئەوەیە پارەت هەبێت چی لێ دەکەی لەبەر ئەوە مشکلەکەم ئەوە نییە پارەم هەبێت. من پارەم ڕەت نەکردوێتەوە. جاران وا تەسەور کرا ئەوەی کە من دام ناوە وەزان کۆم جێهێشتووە لەبەر ئەوەی مەعاش ڕەت دەکەمەوە نازانم چی. من مەعاشم ڕەت نەکردەوە، من ئیشم دەویست لە زانکۆ ئیش نەبوو. لەبەرەوە دەبێت جیاوازیەکی بکەین لە بینی ئەوان لە زانکۆ دەبوایە ئیش نەکەیت و پارە وەرگری. من معناکەم لە ئیشەکەما دەبینەوە و ئەوەی من لە خورماڵێکا کردومە دەبوایە لە زانکۆ بکرێت. بەس لەوێ نەدەبوو بکەیت، دەبوو مەعاشەکە وەرگری و ئیش نەکەیت. تەلەبەکە دەبێت شەهادەکە وەرگرێ و نەخوێنێ، فێر نەبێت، ئیشەکان فێر نەبێت. مامۆساکە دەبێت مەعاشەکە وەرگرێ و فێر نەکات. ئەمە استراتیجی ئێمە بوو. ئەمە بۆچی کرا؟ ئەمە بۆ شتێک کرا کە ئەو کاتە زەرور بوو، بەڵام پێدا چوونەوە بە من نەکراوە. بۆچی زەرور بوو؟ چونکە 2007 تازە حکومەتی عێراقی دروست دەبوویەوە و سیاسیەکان لەوێەوە بیریان کردەوە کە زۆرترین پارەی حکومەت بێنە ناو خەڵکەوە و بیدەن بە خەڵک. لە ڕێگەی ئەمەوە زەرور بوو کۆمەڵێ شەهادەدار دەبێ هەمویان تەعینکەی بۆ ئەوەی ببن بە موچەخۆر، نەک ببن بە کەسی پیشەی. و لەوێ ئەوەی کە خەڵکەکە لە لای گرنگ بوو ئەوە بوو موچەیەکی هەبێ پێی بژی. لەبەر ئەوە ئیش نەبوو بە پرسیان لەلای کە ئیش ئەساسی پارەیە. ئەی ئەو پارەیەشدا لە ڕێگەی نەوتەوە بوو، لە ڕێگەی ئیشەوە پارەکە دروست نەدەکرا. یعنی ئەو پارەیە کە تۆ لە ڕێگەی ئیشەوە دروستی دەکەی حساب کە دەوڵەتێکەیە پارە لە ڕێگەی ئیشەوە دروست دەکات 20 ملیار دۆلار دروست دەکات ساڵانە. بەڵام ئەوی تر پارە لە ڕێگەی ئیشەوە دروست ناکات. باشە بڵێن لە ڕێگەی نەوتەوە 100 ملیار دۆلاری هەیە. ئەم 100 ملیار دۆلارە 1 ملیار دۆلاری ئەوە ناکات کە لە ڕێگەی ئیشەوە تۆ دروست کردووە. کە لە زۆری پارەکانی لەوایە تۆ سیاست ئەوەی کە گۆڕانی ئیقتصادی ناتوانێت ئیقتصادەکەت بلەرزێنێ، ناتوانێت وا لێکا کە لە لەحزەیەکا تۆ هیچ نەوێت. لەبەرەوە مەوزوعەکە لە بینی ئیش و پارایە، لە بینی پارە بوون و پارە نەبوونە نییە. من باسی ئەوم نەکردووە. من ئێستاش ئەگەر زانکۆ بێڵێ ئەو پرۆژەی کە هەمە و بتوانم ئەو توانایانە بخەمەوە ئیشکە لە ئیش کراون، من دەچمەوە زانکۆ. منیش وەکو خەڵکی تر خۆم بە مستەحەق دەبینم، مەعاشێکی معقولم هەبێت، چوزانم ئەوەی کە هەیە ژیان پێویستێتیان بێت. بەس کاتێک کە مەعاشەکەت دەدرێتێ بەس دەخرێتە ناو شوێنێکەوە کە تۆ ناتوانی ئیشکەیت. بۆچی ناتوانانی ئیشکەیت؟ چونکە تەلە بۆ مامۆساکە ڕێکەوتون لەسەرەوەی کە ئیش نەکەن. ئەی تۆ چی دەکەی لەگەڵ؟ و ئەمە کێشەکەیە. من جەنگی ئیشم کردووە، جەنگی پارەم نەکردووە، پارەم هەبێ یا نەبێ یا نەزانم چی. گیرفانی بەتاڵەکەش من بەڕاستی گیرفانم ئەوەنەی تایە کە بەشی ئەم مانگا دوو ژەم نانی پێ بخۆم و بیریشەوە ناکەمەوە سفرینە چی دەبێت و مێشکیشم بێ دەکاتەوە و گیرفانم گەرم نیە و مێشکیشم بێ دەکاتەوە. بۆچی؟ چونکە من ئەوەی پێویستمە ئەوەندەیە کە هەیە، نە سیارەم هەیە، نە خانوم هەیە، نە هیچم هەیە، ئەو نانەیە کە دەیخۆم، بەڵام ئیشم هەیە و ئەو شتانە من هەست دەکەم. یعنی وەکو بڵێ ئیشەکە معناکەی بۆ من دروست کردووە، بۆیە من ئەمەی کە هەیە هەست دەکەم بەسە. بەڵام ئەمە یانی ئەوە نا کە تۆ بۆ تۆ بەسە، تۆ ئیشەکەت پارەی پێویستە، فلان ئیشەکەی پارەی پێویستە. دەبێ پارە لە پێناو ئیشا بێ، ئیش بۆ پارە نەبێ، پارە بۆ ئیش بێت. وە کاتێک کە ئێمە توانیمان ئەم هاوکێشەیە پێچەوانە بکەینەوە، پارە بۆ ئیش لە جاتی ئیش بۆ پارە، کە ئیش بۆ پارە بوو ئیش نییە، ئیش بەتاڵە، چۆ پارەکەیە پارەکە ئامانجە. ئەو کاتە من زمانی ئەوە دەدەم کە بنیادێکی ئیقتصادی زۆر بەهێزمان دەبێت کە دەوروبەرەکەمان ناتوانێت بیلەرزێنێت. من کاتێ باسی گەنجی ئێستا دەکەم، باسی ئەوە دەکەم ئێستا ئەوان خەریکە بیرۆکەی ئیش، پارە بۆ ئیش دەکەوێتە مێشکیان، نەک
ئیشێکی هەبێت کە ئیش نییە بەتاڵە پارەی دەستکەوێت وە گەنجی ئێمە ترسی لەم بەتاڵی هەیە چونکە کۆمەڵێک توانای هەیە بەس ئەو گەنجەی لەسەر دەمی منابوو ئەو توانایانەی لە ڕاستیان نەبوو بۆ ئیش یعنی توانا پیشەیەکان و ئەم توانەکانی هەیە نازانشی دەکەن یعنی من لە ماوەوە لەگەڵ گەنجێکە قسەم دەکرد 16 زمانی دەزانی 16 زمان تۆ ئیشی پێ دەکەیت 16 زمان فێر بووە لە دووی کۆلێژەوە و هەموو لە مەجای تەکنیکە ئەوەی کە ئێستا ئیشی پێ دەکرێت لە ناویان هەیە لەبەرەوە مۆزوعەکە پارە بوون و پارە نەبوون پارە با هەبێ بەڵام پارە ئیشی پێ دروستکە ئەمە مۆزوعەکەیە ئیش دەبێ بکرێتە ئامانج و لە ئەوروپاش ناڵێم ئیش لایدەن یان گەنجێک کە ئیشی نەبێ مشکلەتی نەک پارەی نەبێ بە سۆشیالەکە قەناعەت دێن ئیشەکەش دەکار بەقەدر سۆشیالەکە وەردەگرێ بەس سۆشیالەکە وەرناگرێ ئیشی دەوێت چون کەس دەکا ئیش مەعنا دەدا بژێنن ئێمە معناکەمان خستوەتە ناو ئەم قمارەوە من زیاترم لە تۆ هەبێ من زیاترم لە تۆ هەبوو زیاتر لە تۆ هەم من هەم بوو هەم ئەمە دەبێ بگۆڕێ من دەبێ ببێ من بەوە من ئیشم هەبوو ئیشم کرد چونکە لە ئیشا تۆ وجودی خۆت دادەنێ وجودی خۆت ئاشکرا دەکەی لە ئیشا ئەو موزیکەی کە لەویا لێ دەدرێت و ئەمە بوونی ئەمانە لە ڕێگەی موزیکەکەەوە دێتە دەدێت تۆ کە خۆت دەبینیتەوە لەناو ئەمە معنا پێیا دەبێت بەس لەناو مڵکا دروست نابێت لەناو پارەیەکە کە تۆی تیانە چونکە ئیشت نەکردووە تا بچێتە ناو پارەکەەوە ئەم پارەیە معنایەکی تریە ئەم پارەیە جۆرێک لە بەتاڵی دروست کردووە لەناوێمە بەتاڵەیە کە خۆمان لێ بێزانین وا دەزانین هەر نیمانە بۆیە بێزانین یانی هەتا سیارە دەیە خانوو دەیە توزانم هەموو ئەوەی کە پێویستە تۆ هەتا کە گەنجێکی بەرلینی نیەتی بەڵام هەر دەڵێ نیمە ینی ئەمە چییە لەبەر ئەوە فعلەن ینی نەدەزانی بۆ هەتا لەناو یاریەکەی تۆ نیتە چونکە دەتەوێت زیاترت هەبێ نیتە چونکە دەتەوێت سیارەکەت باشتر بێ بۆی منافەسەیەوەی تر بکەیت نیتە چونکە دەتەوێت خانووەکەت باشتر بێت ئەوە نییە کە نیمە ئەوەی کە پێویستە یان نیمە بۆ ئیش ئێمە ئیشمان نییە ئیتر پارەکەش تەنها لەم قمارە یاری پێ دەکەین و تەواو کێ زیاتری هەبێ کێ زیاتری دەستخا کێ خانوویەکی دوو خانوو بێت اینجا باسی دەکەین یعنی ئێمە دەچینە چێشتخانەکان بۆ ئەوەی دوایی باسی کرد بۆ ئەوەی ڕستمێک بگرین بۆی پیشانی دەین چونکە لە ڕێگەی ئەوەی کە مڵکە ئێماز دەکەین هەین بەڵام گەنجێکی ئەوروپی لە ڕێگەی ئیشەوە هەستەکە هەیە چونکە وجودی لە ناو ئیشەکە دەبینێتەوە ئەمە کێشەکرێت لەبەرەوە مۆزوعەکە لە پارە بوون و پارە نەبوونانی مۆزوعەکە لە نێوان ئیش و پارایە دەبێ ئیش بکرێتە ئەساس بۆ پارە پارە ئامانج نییە پارە وەسیلەی ئیشە پارە پێدانە بە ئیش پارە ئەمەیە و سەرمایەداری ڕاستەقینە ئەوەیە کە بە پارە ئیش دروست دەکات نەک بە ئیش پارە دروست دەکات و سەرمایەداری ئێمە ئەمە ناکات یعنی بە پارە دروست دەکات ئیش دروست ناکات و دەبێ ئەمە بگۆڕێت وابزانم واضحەوە نکەم وەڵایی کوڵ ناکرێتەوە یعنی من لەکوێوە ئێستا تەسەورێکە لەسەر پارە من دەبێت دەستکاری کەم مشکلەوەیە کەس سەی لەسەر ناکات مشکلەوەیە کەس باسی ناکات ئەم مەوزوعە من خۆم زۆر لەسەرم کەوت چونکە پۆستێکم دانا کە باز نەمە بوو دیکۆمنتاریە بەبێ ئیزنی من لەسرم کراوە یعنی وات ئاوا لێنای من دەکرێت کە من مەعاشم ڕەت کردوەوە نازانم چی و چی یعنی ئەوەی کە ئەسلی مەوزوعە بیری بۆ نەچوە کەس و من مەوزوعەکە ڕەتکردنەوەی مەعاش و گەندەڵی و ئەم شتە بێمەعنایانە نییە من مشکلەکە ئەوەیە دەچمە ناو فەزایەک نەتە لەبە ئیشی دەوێت نە مامۆستا ئەمە کێشەکەیە وەلەت ئەمە پەیوەندی من بە زانکۆ لێرەوە پچرا پەیوەندی من بە زانکۆ لێرەوە پچرا کە ئەتوحەیەکم نووسیوە ئیشم کردووە وە کێشەیەکەی حەلم کردووە ئەو بە من دەڵێ لەبەر ئەوە تۆ نانی ئێمە دەبری ئەو دەتوحەیە خەتەرە لەسەر ئەمری قەوی وتخوا ئەمە لۆجیکە یعنی هەر ئەو کەسە لەناو مناقەشە ئەو پرۆفیسۆرە پێم دەڵێ ئەم ئەتوحەی تۆ خەتەرە لەسەر ئەمنی قەومی کورد لە کۆنفرانسێکی شا پێم دەڵێ وەڵا شتەکانت هەموو ڕاستن
بۆیە دژایەتی دەکەین چونکە نانی ئێمە دەبڕی ئێوەتم باشە من نانی خۆم دەبڕم بۆ ئێوە چونکە نایڵن پیشکەین ئەمە کێشەکەی بەس تا ئێستا شەرە شتە دووبارە دەکرێتەوە بۆی ئاوا درێژەی پێدەدەم تەرکیزی دەخەمە سەر بۆ ئەوەی جارێکی ترەوە دووبارە نەکرێتەوە کە من معاشی حکومەتم ڕەت کردوەتەوە من معاشی حکومەتم ڕەت نەکردوەتەوە من ئیشم دەوێت من ناتوانم بێ ئیش بچم لە ویاد 10 ساڵ من هەستم کرد لە ناو ئاوا جوود دەکەم هەستم بە بێمانایی دەکرد ئەمە کێشەکەی ئەیکە استراتیژەکەت بەتاڵی مقەنع بێ حتمما تۆ ئیش نییە لێ چونکە من بەتاڵی مقەنع دروست دەکەم کەسانێک دروست دەکەم بە بێ ئەوەی پیشەکەیان فێرکەم و شادەیەکیانان بەسەرا دەدەم بۆ ئەوەی تعین بن تەواو ئەڵێن سەتێنراوە بەسەردا بەڵام لە نەبوونی کەسانی جەنابە لەو شوێنەیە ڕێگا خۆش ناکە بۆ ئەوانەی کە پێچوانێت و بیرەکەن و بەردەوامە تا ئێستا ئەوە من پرۆژێکم تەقدیم کردووە بۆ دامەزرانی ئەکادیمیای باڵای کورتناسی پێیان بڵێ با قوبوڵی کەم تا من بکەمەوە سەری تا کۆمەڵێ ئەو توانایانەی کە باحسن و لێکۆڵەن لە ناو زانکۆکانە خۆیان کەمەوە لەناو ئەو ئەکادیمیایشکەن یعنی من هەموو کاتێک ئەو ئەگەرە لە بەردەما بووە ئەگەر بێڕێ من ئیشکە من دەچمەوە زانکۆ و ئەو کۆرسانی من لێرە دەیکەم هی ناو زانکۆیە ڕاستی بەس کە جارێک کەس هەست بەوە ناکات کە من خەریکی چین وە چی دەکەم من چی بکەم نانی بچمەوە ناو عینیشت بۆ ڕۆتینەوە یعنی ئەگەر بۆ تەعینبوونەوە جارێکی تر بۆ مەعاشەکە بم کردایە قبول دەکات بەس مشکلەکەەوەی پرۆژەیە ئیشە یعنی ئێمنی شیشەکەم دەوێت بەڕاستی من مەعاشەکەم بۆ ئیشەکە دەوێت ئیشەکەم بۆ مەعاشەکە ناوێت پرۆژەکە ئەگەر بێڵنیشی تیا بکەم ئەو کاتە مەعاشەکە سەرچاو بەس ناتوانم بە پێشەوانەوە بکەم نانێک دەخۆمە بە ژیانێکی مقنعانە دەژیم بەڵام ئیشەکەم دەکەم بەس ناکرێ من بە ژیانێکی خۆش بژیم و بەڵام ئیشەکە نەکەم چونکە مرتاح ناوە و من خۆشبەختی خۆم لە ئیشەکەما دەدۆزمەوە ئەمەیە کە من دێم بیر لەوە دەکەمەوە کە لە ناو ئیشیشا خۆشبەختی هەیە لە ناو ئیشە معنا هەیە و ئەمەیە کە دەڵێم لە ناو پارە ئەم بێمعنایەیە کە ئێمە تێکەوتین هەست دەکەین هەر ناڕازین نارزانین لە ناو جۆرێک لە نەلیزما دەژین چونکە پارەکە ناتوانێت مڵک ناتوانێت معنا دروستکە مڵک ناتوانێت معنا بۆ ئەو پرسیارە دروستکە من چی دەکەم لێرە یعنی من لێرە ئەوەم کە مڵک کۆکەمەوە یا من فعلەن دەبێ ئیشێکەمەیە بیکەم دەبێ ئەمە دروست بێت و بەبێ ئەمەش من هەز دەکەم ئەو جۆرە لە نێلیزم کە دروست بووە لەناو ئێمە نالیزمێکی سەلبی ئەمە چارەسەر ناکرێت و ئێمە مشکلەکە لەوە نییە دیزەوە نییە کە نیمانە بۆیە ئاوا وەزعمان ناڕازین و وەزعمان نەزانام ئەوەی نە لەبەر ئەوەی فعلەن معناکەمان ون کردووە و ئەوەی کەوتم ئەو جیلە نوێیە هەز دەکەم ینی ئەم فکرەیە ئەوان دەبێت دەستکاری کەم وە دەستکاریشی دەکەن لەبەرەوە من دەبینم لە ئەوروپا و گەنجانەی کە لە ئەوروپا بوون لەوێ دەبێت ڕۆژی هەر سەعات ئیشکات تەنها بۆ ئەوەی شوێنێکی بچکۆلەی هەبێت و نانێکە بێ بێخوا ئەڵێ دەڕۆیتەوە یا ناڕۆیت وەڵێ ناڕۆمەوە ئێرە شوێنەکەی بۆچی چونکە هەست دەکات ئیش دەکات لەناو ئیش هەیە ئەو وەزای کە هەیەی لێرە باشتر دەتوانێت پارە کۆکاتەوە لێرە لەوێ ئەوەی کە دەستی دەکەوێت لە ماڵەوە نان و جێگاکە هەیە